وێرانکردن و خاپوورکردنی ئەو شوێنانەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەستیان بەسەرداگرتووە بەشێکی سەرەکی پیلانەکانی داعش بوو بە تایبەتیش لەو ناوچانەی دووچاری شکست بۆتەوە. ئێستا کە داعشمە لە ناو بردووە یعنی شەڕێکمان تەواو کردووە و لە قۆناغی شەڕێکی ترداین لە پێناوە ئاوادانکردنەوەدا. جا ئەمەیان شەڕی لە ڕێگەوە هەڵکێشانی داعشە. پلانەکەیش ئەمەیە پاکردنەوەی وڵاتە لە داعش و کۆنتڕۆلکردنەوە و پارەپێدان و ئاوادانکردنەوەی نیشتمانە. سەرکەوتنی عێراقیەکان لە شەڕەکانی دژی داعشدا بە پشتیوانی هاوپەیمانێتی نێونەتەوەیی بووە و ئێستاژ لەم کۆنفرانسەی کوێتدا بەغدا هیوادارە بودجەی پێویست بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکەی بەدەست بێنێت. ئەو بودجەیەشمان دیار کردووە بۆ ئاوادانکردنەوەی عێراق پێویستە و بە 88 ملیار دلار مەزەندە دەکرێت. بە دڵنیاییەوە ئەو بودجەیە لە ماوەیەکی کەمدا دابین ناکرێت، بەڵام نەخشە ڕێگایەکمان هەیە و ئەرکە سەرچیەکانمان دەستنیشان کردووە. مەزەندەکردنی ئەو بودجە پێویستە وەک دەگوترێت پاش لێکۆڵینەوەکردنێکی وردی ڕەوشەکە بۆ لەلایەن پسپۆڕانی عێراقی و نێونەتەوەییەوە. عێراقیەکان دەڵێن لەگەڵ ئەو توێژینەوانەدا بەرنامەڕێژیش کراوە بۆ چۆنێتی ئاوادانکردنەوە. پلانی خۆمان بۆ ئاوادانکردنەوە ئامادە کردووە کە بە چەند قۆناغێکە. یەکەمیان هێنانەوە ئارای سەقامگیری و دڵنیاییە بۆ گەڕانەوەی ئاوارەکان، ئەمەش بە مانای لابردنی دار و پەردووی پاش وێرانکاریەکان و هەڵگرتنەوەی مین و دابینکردنی خزمەتگوزاریە بنچینەکانە. لەم کۆنفرانسەی کوێتدا جەخت دەکرێتەوە لەوەی بەغدا هەوڵی خۆی داوە بۆ ئاوادانکردنەوە، بەڵام ئەوەی کردوێتی وەک دەگوترێت زۆر کەمترە لە ڕێژەی لە سەدایەکی ئەو ئاوادانکردنەوەی پێویستە. زیاتر لە 138,000 خانۆمان هەن زیانیان لێکەوتووە و زیاتر لە نیوەی ئەو ژمارەیە خاپوور بوون و زیاتر لە 2,500,000 ئاوارەشمان هەن. شاری مووسڵ دووەم گەورەترین شاری عێراق یەکێکە لەو شوێنانەی زیانێکی گەورەی پێگەیشتووە بە شێوەیەک ئاوادانکردنەوەی ئەو شارە لەوانەیە پێویستی هەبێ بە نزیکەی نیوەی ئەو بودجەی مەزەندە کراوە بۆ ئاوادانکردنەوەی تەواوی عێراق. زۆربەی زیانەکان لە ڕۆژاوای مووسڵ بوون، چونکە خراپترین و قورسترین شەڕی بینیوە لە مێژووی خۆیدا و ژێرخانی ئەو ناوچەیی تەواو وێران کرد. ئەمە بێ لەو خێزان و کەسانەی کە لە شەڕەکاندا کوژراون. زیاتر لە 2600 تەرمیشمان لە ناو دار و پەردوودا دەرهێناوەتەوە. تەنها زیانەکانی پارێزگای نینەوە بە 42 ملیار دلار مەزەندە دەکرێت. ئاوادانکردنەوە و تۆکمەکردنی ژێرخانی ئابووری عێراق پرۆسەیەکی ناتەواو دەبێت ئەگەر بێت و ئاشتەوایی جێگیر نەکرێت لە وڵاتەوە شەڕوێران بۆدا. التأكيد على الاستنكار الكامل. جەختکردنەوەی تەواو پێویستە بۆ دژایەتیکردنی هەموو شێوازەکانی تیرۆریزم و توندڕەوی و تایفەگەرایی، جا سەرچاوەکانیان لە هەرکیەوە بێت و هەروەهاش بەرزڕاگرتنی لێبوردەیی و پێکەوە ژیان لە نێوان پێکاتە جیاوازەکانی عێراقدا گرنگە بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکە. دەشێت گەندەڵی دارایی و بەڕێوەبردن لە عێراقدا بە یەکێک لە هەرە گەورەترین تەگەرەکان لە بەردەم هەوڵەکانی عێراقدا دابنرێ بۆ بەدەستهێنانی بودجەی مەزەندەکراو بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکە.